تێکچوونی باری تەندروستی ئەلێکسی ناڤلانی سەرۆکی دیارترین پارتی ئۆپۆزیسیۆنی رووسیا حکوومەتی کرملینی ڕوبەڕووی فشاری توندی ناوخۆی و دەرەکی کردوتەوە. گومان دەکرێت ناڤلانی دەرمان خوارد کرابێت و پارتەکەشی حکوومەتی رووسیا تۆمەتبار دەکەن. کیرا یارمیش وتێبێژی ئەلێکسی ناڤلانی ڕایگەیان لە ڕێگەی کوپێک خواردنەوە ژەهر خوارد کراوە و تا ئێستا پشکنین دڵنیایی بۆ نەکراوە. وتیشی داوایان لە بەرپرسانی ئەو نەخۆشخانەیە کردووە کە ناڤلانی تێدا خوێندراوە و ڕێگەیان پێ بدەن بۆ چارەسەر ببەنە دەرەوەی وڵات، بەڵام داواکەیان ڕەت کردوتەوە و هۆشداریشی دامانەوەی لەو نەخۆشخانەیە دەبێتەوە هۆی گیان لەدەستدانی. ڕۆژی پێنجشەممە هەرێک لە فەڕەنسا و ئەڵمانیا ئامادەی نەخۆشخانەکانیان بۆ چارەسەری ناڤلانی ڕاگەیاند. ئیمانوێل ماکرۆن لە میانی کۆنفرانسێکی ڕۆژنەماوانی هاوبەشدا لەگەڵ ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا نیگەرانی وڵاتەکەی سەبارەت بە دۆخی تەندروستی سەرۆکی دیارترین پارتی ئۆپۆزیسیۆنی رووسیا دەربڕی و ئاماژەی بەوە کرد ئامادەن چارەسەر و هاوکاری پزیشکی خێرا پێشکەش بەناوبراو بکەن. وتیشی فەڕەنسا بە ڕسمی خانەوادەکەی ئاگادار کردوتەوە کە ئامادەن هەنگاوی پێویست بۆ چارەسەر بنێن. لای خۆیەوە مێرکل بە هەمان شێوە ئامادەی وڵاتەکەی بۆ چارەسەری تەندروستی ناڤلانی نیشاندا، بەڵام وەک ئەو باسی کرد بۆ مەبەستە پێویستە خانەوادەکەی داواکاری ڕسمی پێشکەش بە ئەڵمانیا بکەن. وتیشی پێویستە بە زووترین کات هۆکاری تێکچوونی باری تەندروستی بۆ هەمووان ئاشکرا بکرێت. سینما فۆربێز سەرۆکی ڕێکخراوی فریاگوزاری ناحکومی ئەڵمانی کە ساڵی 2018 بە هەمان شێوە بە مەبەستی چارەسەر ئەندامێکی تری ئۆپۆزیسیۆنی رووسیان بۆ چارەسەر گواستۆ بۆ وڵاتەکان ئاشکرای کرد. نەخۆشخانەی خێرخوازی بەرلین ئامادەی بۆ پێشوازیکردن و لە ئەستۆگرتنی تێچووی چارەسەری ناڤلانی دەربڕیوە. ڕۆژی هەینی میدیاکانی ئەڵمانیا بڵاویان کردەوە فڕۆکێکی تایبەت لە ئەڵمانیەوە بۆ گواستنەوەی ناڤلانی بەدەو رووسیا بەڕێکەوتووە. ئەلێکسی ناڤلان سەرۆکی پارتی ئایندێ لە رووسیا کە یەکێکە لە پارتە ئۆپۆزیسیۆنە دیارەکانی ئەو وڵاتە و بەردەوام ڕخنەی تند لە حکوومەتی رووسیا و خودی ڤلادیمیر پوتین سەرۆکی وڵات دەگرێت. ساڵی 2011 لە چاوپێکەوتنێکدا ڕایگەیاند بوو بەهۆی گەندەڵی و زیادەڕۆیی پوتینەوە چارەنووسی هاوشێوەی وڵاتانی عەرەبی چاوەڕوانی رووسیا دەکات. لەسەر هەڵوێستەکانی چەند جارێک زیندانی کراوە. ئەلێکسی ناڤلانی ڕۆژی پێنجشەممە پاش ئەوەی بە فڕۆکێکی تایبەت لە تۆمسکەوە بەرەو مۆسکۆ بەڕێکەوتبوو، بەڵام لە ڕێگە دوای تێکچوونی باری تەندروستی ناڤلانی فڕۆکەکە بە ناچاری لە فڕۆکەخانەی تۆمسک نیشتەوە و بۆ چارەسەری پزیشکی گواسترایەوە بۆ نەخۆشخانەکانی سیبریا.